لە پەیکەری کوڵەباڵێک و جووتێک کڵاش کە ئامادەکرابوو لە ناوەڕاستی بازاڕی ناحەی خوڕماڵدا بنرێت تەنهام تاکە کڵاشە ماوەتەوە. ئەوانی دیکە لە نێوەم کارگەیە لەلایەن چەند چەکدارێکەوە دەدزرێت. ئەمەش نیگەرانی چین و توێژە جیاوازەکانی خوڕماڵی بە دوای خۆیدا هێناوە. بەڕێوەبەری کارگە غازی ئەورامان سکاڵای تۆمار کردووە و چوەتە بەردەم دادوەری لێکۆڵینەوە و دۆسیە بۆ کراوەتەوە فەرمانی دەستگیرکردنیش بۆ کەسانە دەرچووە کە ئەو کاریان داوە ئەنجام داوە و دۆسیەکە تا ئێستا لەژێر لێکۆڵینەوەیە. لە سەعات 2:10 دقیقەیشەوە کوڵەباڵەکەیان بردووە و 2:49 دقیقە جارێکی تر بە پێی داتای کامێرای چاودێری گەڕاونەتەوە تاکێ لە کڵاشەکەشیان بردووە. ماوەیە کە دانانی پەیکەری کوڵەباڵ و کڵاش لە ناوەڕاستی بازاڕی خوڕماڵ کاردانەوەی جیاوازی لێ کەوتوێتەوە. بەشێک کە بە کەمینە ناویان دەبرێت دژی دانانی ئەم پەیکەران. ئەوانش پشگیری دانانی دەکەن دەنگە ناڕازیەکان بە دەنگی دەرەوەی خوڕماڵ ناو دەبن. پیان وایە ئەوانە هەوڵ دەدەن ئاشتی کۆمەڵایەتی لە خوڕماڵ تێک بدەن. ئەمە بەدەستێکی ئەبینین بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی لە خوڕماڵدا وەکو چالەکەوانان ئەمڕۆ کۆبوونێتەوە بۆ دەربڕینی ناڕزایی و شەرمەزارکردنی ئەو کارە قێزەونە و ئێمە لێرەوە ڕای دەگەێنین کە هەوڵدان هەر هەوڵێک بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی بۆ لە خوڕماڵا بە خەونێکی ئەبینین بە هیچ شێوەیەک بەدی نایێت ئەوە تا دەبینین لێرە سەرجەمچین و توێشەکان کۆبوونێتەوە بۆ شەرمەزارکردنی ئەو کارە قێزنەوە دڵنیاشی دەکەینەوە کە ئێمە خەڵکی خوڕماڵ بەردەوام دەبێت لە جێبەجێکردن و پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی نێوان سەرجەمچین و توێشەکان. یانوێ بیکەن بە قەزامان بچووکیەکەن و بچووک نابێتەوە بەمە. ئێمە هەمومان لە بینی یەکە براین کێتوانێت بچووکی کاتۆ فەرمو من هەموو خڵکنی و هەموو شارە دوور خزمە هەموو هۆرامان خزمە کێتوانێت تێکی بە تێک ناچێ بەمە. خوڕماڵ لە ماوەی ڕابردوودا بڕیاری بە قەزابوونی بۆ دەرکرا. کەسایەتێکی سەرمایەداری ناوچەکەش بۆ جوانکردنی بازاڕەکە بڕیاری دروستکردنی ئەم پەیکەرەی داوە. ڕەزامەندی ئیدارەی ناوچەکەشی بۆ وەرگرتووە. بڕی 6 ملیۆن دیناریشی بۆ تەرخان کردووە. دروستکردنی پەیکەرەکە تا دزینی گرفتی بۆ دروستکرا. هەندێک پیان وابوو ئەمە گوزارشت لە فۆرمی گشتی خوڕماڵ ناکا. ناوچەکە بەرگێکی ناوچەگەرێتی بەبەردا دەکرێت دژی وەستانەوە. لە ئێستاشدا کە پەیکەرەکان دزراون زۆرینە لەگەڵ دانانی پەیکەرەکەدان دوای دۆزینەوەی. پۆلیسی پارێزگای هەڵەبجەش لە ڕوونکردنەوەیەکیاندا ئاماژە بۆ دەکەن کە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ئەنجامدەرانی دزینی پەیکەرەکەی خوڕماڵ کردووەتەوە. لێکۆڵینەوەکانیش بەردەوامە. سەلاح جەمیل، کورسات نیوز، خوڕماڵ.